دڵنیایی بە هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆن دەدەین کە لە بینیمان لە میدیاشەوە قسەیان کرد داوای ئەویان دەکرد کە یان باسی ئەویان دەکرد گوایە ئەوە پەیامێکە بۆ هەموو لایەک ئێمە دڵنیایی دەدەین ئەوە پەیام نەبووە و دڵنیایی دەدەین ئەو کارەی بوشە بەرنامەدار ڕێژراو نەبووە و سیاسەتی فراکسیۆن نەبووە چەند کارێک پەرچەکردداری لێ دروست بووە و لە هەفتەی ئایندەش سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ فراکسیۆنەکان کۆ دەبنەوە باز لە تەواوی ڕووداوەکە دەکرێت هەڵسەنگاندنی بۆ دەکرێت هیوادارین ئەوانەی لەناو هۆڵی پەرلەمان بوونە بە ئینسافەوە ڕووداوەکە ببینین چۆن ڕوویدا کە بەلای ئێمە ڕووداوێکی نەخوازراو بوو و پێمان خۆش نەبوو بەرنامەدار ڕێژراو نەبوو پەرچەکردداری چەند کردارێک بوو کە هەوڵی دەدا پەرلەمان تعتیل بکات دیسان تاکید دەکەمەوە دەبێ خوشک و برا بە ڕێزەکانمان لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن تێبگەن بە کامینەیەک ناتوانرێت پەرلەمان تعتیل بکرێتن و بە تەپڵ لێدان و بە ڕاگررتنی جەرسات و بە خستنە ڕووی بابەتی ناپەیڕەویانە بۆ کارەکانی پەیڕەوی ناکرێتن پەرلەمان تعتیل بکرێت بەداخیشەوە ئێمە وێڕای سوپاسمان بۆ تەحملی سەرۆکایەتی پەرلەمان کە تەحملێکی زۆری کرد بەڵام ڕخنەیەکیشمان هەیە زیاتر لە سەعاتێک بەس پێشێلکاری پەیڕەوی کرا ئەوان ڕێگەیاندا ئەوان لە سەرۆکایەتی پەرلەمان بە هۆکاری ئەوەی بیانوو نەدرێتن کە بڵێن ڕێگە نادرێت قسە بکرێتن پشودرێژێکی لە ڕادە بەدەریان دەرحەق بە پەرلەمانتاران نیشاندا و لە نەتیجەدا ئەو پشودرێژیە بووە هۆکاری پێشێلکاری پەیڕەوی لە کۆتاییەکەی دەمێ ئەو بڵێم ئەوەی ڕوویداوە بەرنامەدار ڕێژراو نەبووە و سیاسەتی فراکسیۆنی پارتی نەبووە پەرچەکردداری چەند کردارێک بووە کە خەڵکێکی دیکە خواستی ئەوە بۆ ئێمە خواستی ئەوە نەبووینە و زۆر بەڵێ ئێمە داوای ئەوە دەکەین کە وەکو چۆن لە ڕابردوودا بەر ئەو بەڕێزە باسی ئەوەی کرد کۆتی پەلامار درامە و هێرشم کراوەتە سەر و تهدید کرامە لێژنەیەکی پەرلەمانیمان دروست کرد سەلماندی قسەکانی ناڕاستە ئەوەی ئێستاش دەیسەلمێنین ئەو قسەیە ناڕاستە نەبۆ کەس خەنجەر بووە و نە بە هیچ جۆرێک بووە ئەو کەسە ئەو قسەی کردیە گرتە ڤیدیۆیەکانمان مایە چاکەتەکەی دادەکەنیتن ئەو دەیەوێ پەلاماردا ئەگەر هەوڵی دایە پەلاماردە بەڵام نەیتوانێ بیداتن خەڵکێکیش بێ پەلاماری یەکەچی کە بدا بە دڵنیاییەوە مستم تێبگری گوڵت تێناگرم و زۆر سپاس